هێدی بازنەی ناڕەزایی و بایکۆتی فەرمانبەران ڕوو لە فراوان بوونە. ژمارەیەک بەشی خزمەتگوزاری نەخۆشخانەکانی هەڵەبجە چەند ڕۆژێکە بایکۆتیان کردو و فەرمانبەرێکی تەندروستیش دەڵێت کارمەندانی تەندروستی مافی خۆیانە ناڕەزایی دەرببڕن و داوای موچە بکەن. لە هەموو شوێنێکی دینا تۆ هەر ئەرکیەکەی بەرامبەر بە مافەیەکەیت، بەڵام لە حکوومەتی کوردیا بەداخەوە ئەو ئەرک و مافە وەکو پێویست جێبەجێ ناکرێت. سەبارەت بەوەی کە لە هەندێک شوێن وەکو بڵێ بایکۆت کرابێت یان هەندێک ناوەندی تەندروستی بایکۆت کرابێت، ئەرکێکی خۆیان و مافی خۆیانە، چونکە بەڕاستی ئەوانش مرۆڤن و مانووە بن، ناڕەحەتە بن، ئایلەیان هەیە، خێزانیان هەیە، بە هەمووی بەیەکەوە ئەمان هەمووی بەیەکەوە گرت دراونەوەوانش لەوە چێ بە سیارە هاتوجەوەکەن بانزینیان ئەوێ یان ئەڕۆن ناتوانن مافی خۆیانە کە مانیان گرتووە یان بایکۆتیان کردەوە مافی خۆیانە. لە قەزای سی سادقیش بۆی دواکەوتنی موچەکانیانەوە کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی گشتی شەید شەوکات بایکۆتیان دەست پێ کرد. بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە کە 2 مانگە کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکە موچیان وەرنەگرتووە و بایکۆتیان دەست پێ کرد و بە وتەی خۆیان ناچنەوە سەر داوامەکانیان تا موچە وەرنەگرن. کە چوێنێ بایکۆتەوە کەس دەوام ناکەوە بێ موچەیەوە هی قەزی ئەوەیە نەخۆی هیچی تر نییە. داواکەن کارمەندەکان بێت داوامی خۆیان بکەن هەر میلەت زەرە دەکات کەس زەرە ناکە. لەبەرەوە داوایان یەکەن دکتۆرەکان بێت داوامی خۆیان بکەن نەخۆشمانێ و معقول نییە ئەمە لێرە بچون بۆ سلێمانی لێوە بچین بۆ ئێمە خەستخانەیە گەورەمان هەیە لێرە کەس داوام ناکە لێرە ئێستا بایکۆتە. ئێستا حالی حازری من خێزانم نەخۆشە. هێنامە بۆیرە کەسی لێ نییە یەکە زەلامی لێ نییە. لە پەیجەکە بڵاو کراوە کە هەیە ئەمە هاتین سەیرەکە نێرە کەسی لێ نییە. بەس پۆلیسێکی لێوتەوە. 2 مانگە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. گیرفان بەتاڵی فەرمانبەر و خراپی بژێوی وای کردووە فەرمانبەران لە فەرمانگە جیاوازەکانی حکوومەت ناڕەزایی مەدەنی بۆ داواکردنی موچە بگرنە بەر. حکوومەتی ماوە بەسەرچووش وەک فەرمانبەران چاوەڕوانی بەغدا دەکات موچە بێت و دابەشی بکات. ئاسوی چارەسەرکردنی کێشەی موچە کاتیە و هەرێم و بەغداد نەگەشتون بە ڕێکەوتنێکی هەمیشەیی چارەسەرکردنی موچە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.